خۆشەویستان ئێمە لە هەرێمی کوردستان هەر چوار وەرزەکی ساڵمان بەسەردادێ و بەپێی ئەم وەرزانەش گۆڕانکاری لە پێسماندا ڕوئەدا و زۆر جار گرفتمان بۆ دروستە بێ بەپێی وەرزەکان. ڕەنگە لە هاویندا کەسێک کێشەوی بێت کە زۆر ئارەق بکاتەوە یان کەسێک لە پاییزدا وشکبوونەوەی بۆ دروست بێ، هەیە لە سەرمادا یان ئەوە تا لە بەهاردا حساسێتی بۆ دروست بێ، ئەمانە هەمووی ئەگۆڕێ بەپێی وەرزەکان. جا بۆی کە ئێمە باس لە سەلامەتی پێست بکەین و گرنگی پێست بزانین لەم وەرزانەدا و چۆن بتوانین ئەو ڕۆتینانی کە ئێستادا باز دەکرێت و گرنگە بۆ پێست بەکاری بهێنین و ئەو کەسانەشی کە ئێستا نەخۆشیێکیان هەیە ڕەنگە زیاتر کاری گەربن بە سەرما بە نمونە ئەکسیما هەیە، بزانین چۆن مامەڵە لەگەڵ پێستیانە بکەن و ئەو دەرمانانی کە پێویستن بۆ پێستمان چین بەپێی ئەو جۆری پێستانی کە هەمانیان ئەو نەخۆشیانی کە هەن لە پێستە. کۆمەڵک بابەتی گرنگ لەم تەوەرە باز دەکەین کە دڵنیام هەمومان سوودی لێبین، بە تایبەتیش کە لە وەرزە ساردەکاندا ئێستا وشکبوونەوەیەکی زۆر لە پێستدا ڕوئەدا، ڕەنگە بۆ هەمومان پرسیار بێ ئەم وشکبوونەوەی چۆن ڕوئەدا و دەکرێت چۆن خۆمانی لێ پارێزین. کۆمەڵک بابەتی تری گرنگ با میوانداری دکتۆر شێرکۆوەی پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی پێست و جوانکاری لەم تەوەرە باز دەکەین. کاک دکتۆر بەخێر بێ، سپاس بۆ کاک دکتۆر باسی لە تایبەتمەندی وەرزی سەرما و پێست بکەین. خۆی وەکو جەنابیش باس کرد لە پێشێکی بەرنامەکە، ئێمە وڵاتێکی وەرزەکانمان جیاکراوەتەوە. تەبعاً ئەمە ڕاستەخۆ کاریگەری لەسەر پێستێ ئەم جیاکردنەوەی وەرزانە و پێستیش کۆمەڵێک دەرەنجام بۆ هۆی ئەو گۆڕانکاری ئەو هەوایە بۆ نمونە بەپێی وەرزەکان لەسەر جستەمان دەرەکەوێ. لە وەرزیستانە گرنگترین پۆین یعنی ئەوەی کە زۆر زۆر گرنگە، ئەنیتر لە هەموو بابەتەکە لەسەر یەک پۆین دەڕوا، ئەوەیە کە پێستمان تووشی ڤیزۆ کۆنستریکشنە بێ. ڤیزۆ کۆنستریکشن واتە مولولە خوێنەکانی کە خوێن بۆ پێستە بن تەسگە بێتەوە، خوێنێکی زۆر باش بۆ پێستمان ناڕوە. لەبەرەوە هەر لەبەرەوەشەکە یەکێک سەرمایە بێ عادەتەن سەیرەکەی پێستی سپی ئەبێت، تەنانەت سڕە بێ، هەست بە ئازار و بەرکەوتنی ژناکە. لەبەرەوە هیچ هەستێکمان نامێنێ. بۆهۆی ئەوەشەوە عادەتەن ئەندامەکانی پێست بۆن چەوری ڕژێنەکانمان، ئارەقە ڕژێنەکانمان، ئەندامەکانی تر چالاکی خۆیان بە تاوی ئەنجام نادەن چونکە خوێنی پێویستیان بۆ ناچێت. هەر بۆ هۆیەشەوەی عادەتەن ئێمە پێستمان وشکترە بێت چونکە چەورێکی باشی و پێویست دروست نابێت، مڕەتەبێکی کە سروشتی خوای گەورە دروست کردە بۆ پێستمان دروست نابێت کە پێستمان شێدار کاتەوە و بە شێداری ڕای بگرێ. لەبەر ئەوە پێستمان تووشی هەستیارەتی ئەبێ، تووشی داڕوشانە بێت، تووشی خورانە بێت، تووشی ئێگزیما ئەبێ. ئەوانەی کە ئێگزیما و سەدەف و نەخۆشەکانی تریان هەیە عادەتەن لەم وەرزەی عادەتەن زیاکە. ئەمە کاریگەری سەرمایە لەسەر پێست بە شێوەیەکی کورد. بەرنامەکەمان بۆن ئەوە بەیزکواتە بناغی ئیشەکەمان ئەوەیە کە ئەمڕۆ بازیەکەی. ڕاستە دکتۆر، لە حاڵەتێکا لە وەرزی سەرما و زستانە لە جەوە لە هەوای زۆرترین شێ هەیە کەچی بە پێچوانەوە ئێمە پێستمان وشکە بەتەوەکوی جەنابەت باسە کرد پەیوەندی بە خوێنەوە هەیە. باش با پرسیارەکەەوە بکەم، باشترین پلەی گەرمی ژوور، ماڵ یان جەو دەرەوە کە بۆ پێستمان بە شێوازێکی گشتی بۆ هەموو پێستەکان باش بێت چ پلەیەکی گەرمیانی لە چەند گەرما زیاتر نەبێت لە چەند بۆ خوارەوە نەبێت؟ خۆی ڕوم تێمپریچەر عادەت دەوروبەری 25 ئەمە باشترین پلەی گەرمیە بۆ پێستمان و بۆ ژینگی کە تیاژین لە حاڵەتی ئاساییە. بەڵام لەوە ئاتەن زستانان خۆتان نەزانن 25 و 15 و کەمتریشە بێتەوە. لەبەرەوە ئێمە ئەبێ زیاتر ئاگاداری پێستمان بین، ئەبێ بتوانین باڵانسێک ڕابگرین لە نێوان دابەزینی پلەی گەرمی لە وەرزی زستانە و جلوبەرگەکانمان، خواردنەکانمان، خواردنەوەکانمان و تەسەڕوفات و چی بکەین و چی نەکەین. باشە کاک دکتۆر، کام جۆر لە پێست زیاتر کاریگەرە بێ بە سەرما بۆ نە پێستی وشک یان چەور یان تێکەڵ؟ ئەمەی کە هەیە عادەتەن هەندێک نەخۆشی هەیە بۆ نەوەکو ئێگزیما، وەکو سەدەف، ئەوانەی کە توێش هەڵدانی زۆر زۆریانەیە بەسەر پشتەکانیشانەوە ئەمێنێتەوە کە خەون بانە هەڵەسن، وەکو سیبۆرێک دەرمەتایت زمانی کە حساسەتی تەبقی چەوریان هەیە بەردەوام پێستیان چەورە بەڵام سووری ژەبێتەوە لەگەڵ لا و توێش کرێش و ئەمانەکە بەسەر پێستیانەوە. ئاتەن ڕۆزەی شیعدا ئەلوەردی ئەوانەی کە
پێڵێن وەکو گوڵ وایە سەرکۆڵمیان بەردەوام سوورە بێتەوە بیزەبێت ئەمان ئاتەن لەم وەرزە ئیتر وردە بە دواوە زیاکە یە ئەوانەی کە لە جینە هەیەە هێشتا دەرنەکەوتەوە وەکو ئێگزیما و سەدەف احتیمال لە وەرزە دەرکەوە گەروی خۆیان ینی ئەگەر بە زمانێکی سادە بڵین کام جۆر لە پێستا هاوی کە ڕەنکە خەڵک زیاتر ئەها لی تێ بگە زیاتر کاریگەرە بێ ئەوانی کە پێستیان ئەمانی کە پێستیان عادەتەن حساسە وشکە توێشەڵان و سوربوون و قڵیشانیان هێزیان هەنیوانی پێستیان چۆرە سەلامەتترن لە مورزانە بیزە بەدوایە ئەوانەی کە پێستیان چەورە سەلامەتترن نەگەوەی کە بەڵام سەلامەت جابام پرسیارەکەی ئەو تاواکەم ئەی لەسەر ڕنگ خۆزانین لای ئێمە زۆترین گەنم ڕەنگیان بەرەو تۆخین لە هەرێمی کوردستان ڕەنگی پێست کاریگەریکی لەسەر ئەم بابەتانێ بوونە ئەوانی پێستیان سوورە یان سپیە یان ئەوانی گەنم ڕەنگ و بەرەو ئەسمەر و بەرەو تۆخیەچێ کام جۆرە پێستە زووتر تووشی ئەم گرفتانەی وەرزی سەرما بن بەڵێ ئێمە عادەتەن هەر وەرزەکان و بڵێ پێستەکانیش تقریبەن زیاکراوەتەوە ئێمە ئەوانەی کە گەنم ڕەنگی یا تۆخین پێستیان عادەتەن ئەوانە بۆ پلەی گەرمایە بۆ هاوین زۆر باشن ئەنی باشترن لە سپی پێستەکان و لە لەوانی کە میلانینێکی زۆر چکە و ڕەنگە بۆ یەکە پێڵێن میلانین کە میلانینێکی کەم لە پێستیانە و ڕنگ سپیەکان کەمتر بەرگی گەرمایی بوو پێچەوانەشەوە ئەوانی کە پێستیان سپیترە مولولێکی زیاتری خوێن لەسەر پێستیانە و عادەتەن چالاکترە مولول لە خوێنەکان لەبەر ئەوانە زیاتر بۆ سەرما باشترن تاوەکو گەرم ڕەنگەکان و ڕەشەکان باش باوترین نەخۆشیەکان کە لە ئێستادا جگەل لە سەدەف و لەوانەی کە هەیەی نەخۆشیە کە نەبێت لە کەسەکە لە پێستیا باوترین ئەو نەخۆشانە چین کە لە وەرزی سەرمایە ئەگەری هەیە تووشی من ببێت کە هیچ نەخۆشیێکی پێستم نییە بەڵێ وشک بوونەوەی پێست داخورانی پێست سوشبوونەوە بنەخۆشیە ژمارەگرێ بەڵێ جۆرێکە پێش خۆی ئەگزیما ترەوە نەخۆشیەکەی بەڵام پێش ئەگزیما پێستەکە وشکە بێتەوە یە قۆناغە پێش ئەگزیما تەنان ئەگزیما لەوانەیە ڕوو بە ئەوانی کە تێشیانە نەبێ سەدەفی لەوانەیە لە عادەتەن لەم وەرزانە ئەوانی کە لە جینیانەیە بەو باپیران و سەدەفیان هەیە و بۆیان ماوەتەوە پێشتر دەرنەکەوتووە لەم وەرزایەتی وردە دەرەکەوێت ئەوانەی کە زۆر لە دەرو ئەمێنەوە لەوانەیە بۆن شاخەوانی بێ کەمپین بێ یاتر هەرچێک بێوانەی کە زۆر لە دەرەوەن لەوانەیە تووشی فرۆست بایتی پێڵێن بە ئینگلیزیەوەی کە پێستەکەیان سووتانە بە سەرما پێستیان سووتێ بە سەرما یا چڵ بڵێنەوەی کە پێستیان عادەتەن پەڵەی سووری تیا دەرەکەوێت لە پێستەکەیان ئەمانە ئەگەر لە ماوەیەکی کەمافریایی نەکەوی چارەسەر نەکرێت چکەوە کووتمان خوێن ناڕوا بۆ بەشەکانی پێست لەوانەیە تووشی بڕینەوەی پەنجەکانیان یا قاچیان ببن زیاتر لە 8 کاتژمێر لە سەرمایە بن عادەتەنیانی شتەکە ئەوەنە ئاسان نییە پێڵێن شتێکی خەتەرناکە سەرما لە بەدیوێکی تری ئەگەر بەتابەتی ئەوانی کە لە دەرەوە نوشکاریان لە دەرەوە فرێ خۆیان نەکەون زوویە وریای خۆیان نەبن و نەتوانن لەگەڵ ئەو بیئی دەرەوەڕانێن باشمادەم باسی نەخۆشەکانمان کرد با کەمێک باس لەوانە بکەین کە ئەگزیمان هەیە ئەوان زۆر کاریگەرە بن بە سەرما چۆن کەسێک توش ئەبێەوە گەر تووشیش بوو چارەسەری هەیە بەڵێ خۆی ئەگزیما وشک هەڵگەڕانی پێستە پێستەکە لەو ناوچە تووشی قلیشانێگە بێت چکە پێست وەکو دیوارێکی مەنەعەوایە کە نایڵێ تەنە بێگانەکانی دەرەوە بێتە ناوە جیدارێکی بڵێ مەناعیە لەو کاتێکە قلیشانی وشک بوونەوە ڕووەدە عادەتەن تۆ دەرگاکەکەیتەوە بۆ بەکتریا ڤایرۆس و تەنە بێگانەکان کە خۆیان بکەن بە ناو هەم پێستەکە تووشی ئیلتیا بکەن هەم ئەندامەکانی ناویشەوە بۆیە ئەوانەی کە ئێگزیما یا قلیشانی پێستیان هەیە عادەتەن زیاتر تووشی کۆکە و هەڵامەت و کێشەکانی هەناسە بەرگریان کەمە بێتەوە بیزەوە لەبەرەوە ئەمانە عادەتەن ئەم ئێگزیمانە ئەبێ مڕەتەبێکی باشتر بەکاربێنن چکە وەکو وتمان خوێنێکی باش بۆ پێست ناچێت لە سەرمایە و چەوری ڕژێنەکانیشمان بەتاوی کار ناکە و چاورێکی باش و پێویست بەسەر پێستمانەوە نیە تۆ بێمە تعویزی بکەینەوە بۆی کە مرەتەب شێدارکەرەوە بەکاربێنین عادەتەن شلەمەنێکی ئەبێ زۆر باش بخورێت چکە هەرچەند ئەمە وەرزی زستانیشە بەڵام لەگەڵی شابێ ئێمە تعویزی شلەمەنیانە بکەینەوە کە لە ڕێگە جیاوازەکان و عاتەن لە پێستمانەوە یا لە جسمانەوە چێتە دەرەوە و لەگەڵ ئەوەی کە ئەبێ سووری خوێن چالاک بکرێ عادەتەن هەم بە شلەمەنیەکان هەم بۆی کە کۆمەڵێک ڤیتامینات خۆشبەختانە خوای گەورەوە ئێمەی دروست کردووە
ڤیتامینەکان وەکو مزرەمەنیەکان پرتەقاڵە نیمۆیە سندیە لەم وەرزە هەیە کە ضرورە بۆ پێسمان بۆ لە وەرزی سەرمە عادەتەن هەروەها ئۆمێگا 3 پڕێکی باش چەوری وەربگیرێت کە بۆ پێسمان ضرورە بە تایبەتی چۆنەڵی چەرەساتەکان عادەتەن بڕێکی زۆریان تیا لەگەڵ ڤیتامین ئی ئۆمێگا 3 و ڤیتامین ئی کۆمەڵی خواردن بخورێکە ئەنتی ئۆکسیدانتیان تایە عادەتەن وەکو سپێناغ و ئەم جۆرە خواردنانە عادەتەن ئاڤۆگادۆ ئێستا هەیە پێشتر ئێمە نەمانەزانی ئاڤۆگادۆ بەس خۆشبەختانە لە بۆر باری دارایی ئەوانە بەس ئێستا لەخوا بەزیاوە لە بازاڕەکان و لە هەموو شوێنەکە هەیە یعنی تۆ ئەبێ جگە لە جلوبەرگیش عادەتەن ئێمە کەمتر باسی جلوبەرمان کرد خواردنەکانمان ئەبێ زۆر ئەمە چەشنە بێ لەگەڵ وەرزەکانە بزانین چی نەقسە بێ لەم وەرزە ئێمە ئەوە تاویزکەینەوە بخۆم کاتە دکتۆر چۆن ئەوترێت لە وەرزی سەرمایە ئایت لە ماڵەکان پەنا بۆ ترخێنە و دۆینە و خواردەواریەکان ئەبەن و بۆ قەل و قاز و ئەمانە بۆ گەرمکردنەوەی جسم کەواتە خواردنش جگەل لە گەرمکردنەوەی جسم بۆ پێستیش دەورە بینەوەنیە خۆی کاکدانا ئێمە کە پێستمان بۆی سەرماوە تووشی داڕوشان یا تووشی ئێگزیما یا تووشی ئەوەی کە توێشەڵدانە بێ عادەتەن شەرنی من و تۆ نەخۆشیمانە بێ یعنی کەسێکی ئاسایش تووشی وشکبوون و وشکەڵان توێشەڵانی پێست دەوێت کە بەر سەرما بکەوێ لەبەر ئەوە تۆ خانەکان لە ناوەچی خانەکانی پێست تۆ بەچی تەعویزیەکەیتەوە چۆن دروستیەکەیتەوە کە ئەبێ خوێنێکی چالاکتر خوێنێکی گەشتر پڕ ڤیتامینتر پڕ ئەنتی ئۆکسیدانتر پڕ پرۆتینتر وەکو قەل و قاز و خواردنە کوردەوارەکان بۆ پێست بنێرین بۆی کە ئێمە بتوانین ئەو شەڕی ئەو سەرمایەمان پێ بکرێ بە کوورێکی خۆمان چکە شەڕێکمان لە پێشە من ناهێنێم شەڕ چکە بەردەوام تۆ لە جەنگابی لە مەرزە لەگەڵ سەرمایە سەرما یەت توجوم و بوێنێ و پێستت چەورەکانە لێ ئەبا تەبەقەی سەرەوەی پێست ئەڕوشێنێ تۆ بێ چۆن تەعویزی ئەوە بکەیتەوە کاکتۆر ئەو خواردنەوە باشە بۆ ئەم وەرزە بۆ پێست بەڵێ بۆ پێست زۆر زۆر باشە ئەو خواردنەوە چکە سووری خوێنمان چالاکەکە عادەتەن لە هەر لەبەر ئەوەش عادەتەن ئێمە زۆر جار دوو جار تووشی کاریگەرەکانی سەرمابین کە ئەچینە دەرەوە پێستمان سەرمای ئەبێ جۆرێکە لە وشک بوونەوەی پێست وش پێستمان وشیگە بێتەوە بەڵام لە هەمان کاتچەکەی نەژوورەوە هەستمان نامێنێوەکو بیداەتی بەرنامەکە باسمان کرد لەبەرەوەی خوێنێکی زۆر باش بۆ پێستمان نەڕۆشتەوە خۆمان گەرمەکەینەوە لەبەر زۆپا لە ناکاو ئەمە دیسان ئەو زۆپایش گەرمێکەش دیسان پێستمان وشەکە کاتەوە لەبەرەوە کاریگەری زستان زۆر جار دوو ئەوە نەیە یعنی ئەگەر زۆر نەزانین بەڵێ بەراورد بە هاوین ئەگەر نەتوانین چۆن بڵێ خۆمان پارێزی ناخۆ پارێزی بکەین ئێمە لە وەکو گوێ لێ ئێمە باسی وشک بوونەوەی پێستمان کرد بە سەرما دیسان بەگەرمە چۆن پێستمان بۆ نمونەوە بکەی کە شێدار بێ ئاوێکی باش بخۆینەوە باشە کاکتۆر هەر سەبارەت بە ئاو ئەمەیان بۆ بەکارهێنان و بۆ منە دەم و چاوشۆردن و خۆشۆردن کام جۆر لە ئاو باشە بۆچی دەوترێت ئاوی گەرم خراپە بۆ پێست بە تایبەتی لە وەرزی سەرما ئێمە باسەکەین خۆی تۆ لە وەرزی سەرمای عادەتەن ناوێ ئاوی سارد خۆشەوە منطقی دەڵێن زۆر زۆر گەرمیش بێ زۆر زۆر گەرمیش عادەتەن ئێمە ئەو تەبەقە چەورەی کە بە شێوەیەکی سروشتی پێستمان بڵێ مرەتەبەکات و شێداری ئەکاتەوە ئێمە لەگەڵ هەموو ئاوێکی گەرمە عادەتەن جیاوازی پلەی گەرمی لە پێستەکە لەگەڵ ئاوە گەرمەکە ئەگەر زۆر بێ ئەو تەبەقە چەورەی لەگەڵ خۆیە بە و بە هەمان شێوەی سەرما عادەتەن ئەویش لەوانەیە کۆمەڵێک ڕوشان و سوربوونەوە لەسەر پێستمان دروستکە پێستمان زیاتر حەساسە بێ چکە پێستی ئینسان وەکو بەرنامەکەش کاکدانە باسمان کرد پلەی گەرمیمان بۆ ئێمە جێگیرە لەوە زیاتر یا لەوە کەمتر عادەتەن بۆ پێستمان زیان بە پێستمانەگەێنێ لەبەرەوە بە ئاوێکی لی گۆڕمۆتەری پێڵێن ینی ئاویش لە تێن بە کوردی خۆمان ئاتەن ئەوە بەکاربێنین لە وەرزی زستانە جاوەرە بچیتە حەمام و ئاوێکی گەرم بەکاربێنیت و بە لفکەیەکی زبریش خۆ شۆی ئیترەوە کافر هی ئەوە خێرەکەی نابڕێتەکەیان شەڕەکەی بەڵە دکتۆر بەڕاست بابەتی ئەو وەسائلانەی ئێمە خۆمانی پێ ئەشوێن و پێپاگەکەین ئێمە دوو جۆرمانەیە یان سابوونمان هەیە بە شێوازی ڕق یان سائیلەکانمان هەیە بەڵێ سوولاتمان هەیە کامیان باشترە ئێمە خۆمانی پێ بشوین ئەنی بۆ پێست باسەکەم ئەوەی کە ئەو سابوونانی وەکو ڕقن یان ئەوانەی کە با بڵین شلن بە کامیان خۆ بشوێن باشترە کاکدانا من باسی قسەی کتێبەکەم من باسی تەجروبەیان ئەوەی کە لە ناو خەڵکە هەیە عادەتەن ئەڵێن سابوونێکی ڕقی ئاوا یان شتێکی ئاوا باشترە ئەوەی کە هەیە لە عیلما ئەڵێ غسوول ئەو سائیلانەی کە خۆی پێشۆرێ بە تایبەتی کە دروست کرا بۆ خۆشتن
ئەمە PHیان نزیکە لە PH ینی ڕێژەی ترشیان ترشی ئەو ماوادەی کە سابوونەکەی تایە نزیکە لە PH پێستەوە ینی ئەوانە باشترن یەک ئەوە لەو ڕۆوە PH سابوونی قاشارەکەی خۆمانی عڕقەکە ئەوە PHەکان بەرزترە خۆی PS بەرزبوون ترشی بەرزبوون ئەویش وەکو سەرما و گەرمان پێزە ڕوشێنت پێست تووشی هەستیارێکا پێست تووشی داڕوشان و تاان ئەگزیماشیەکە و لایەکی تریشەوە ئەم سائیلانە عادەتەن تۆ وەکو سابوون بە شێوەیەکی بڵێ زۆر قرس و بڵێ زبر لەسەر پێستەکە بەکاری نایێنی تۆ بۆ نەوەکو مەساجێک احتیادی بەکارێنی بۆ خۆپاکردنەوە پێستەکە کەمتر عزێت هەیە ئەمە قسەی کتێبە تا ئێستا بەڵام وەکو تەجروبە ئەوەی کە لە ناو خەڵکا هەیە سا من بڵێ لە دایکم پرسێر سابوون ڕقەکەی پێ باشترە دەبە لەسەر خۆشتن مینەوە هەر بەڕاست زوو یعنی تەنان بە شەبەکەی پتاتە خەڵک خۆیشت ئەوی تا زبر بێ باشتر پاکەمەوە بەڕاست ئەو لفتی ئێمە خۆمانی پێشین ئەگەر زبر بێ زەرەر لە پێستمانەیە کاکدانە خۆی ئەوە وەرزێک بوو ئەو کاتەیە سەردەمێک بوو سەردەمێکی گرانی ناخۆشی و عادەتەن مادی پاکەرە ئەوەنە کەم بوو لالی زانستی ژۆنە بووانی توێژینەوە ئەوە نەبوو ئەوجا عادەتەن سابوون و ئەو ماوەدە پاکەرەوانە زۆر نەبوو لە وڵاتی ئێمە شتی ئەجنەبیمان کەم بوو عادەتەن شتی کواڵیتی بەرز نەبوو اینجا خەڵک ئەوە نەوەزئی باش نەبوو حەمامی گەرم و ئەکارەبای باش و عادەتەن بەو شێوەیە ینی ئێستا بۆنە زۆربەی خەڵک لە سیتیەکانە ئەژی خەڵکی خۆمان ئێستایان تۆ بە بەراورد ئێمە لەگەڵ ئەمە و ڕەخنانەشەوە بە بەراورد بە کۆن گرانی بوو شتێکی جیاواز بوو خەڵک خۆخوای بوو پاک بێتەوەی تر بە هەرچێک بێ بار وەسایلێک بێ ئەوانە بەڵام ئێستا لەخوا بەزیا بێ ئەنی خەڵک بۆزئی زۆر باشتر لە چاو کاتە بەڵام بەکارهێنانی لفکەش ئەوەی کە خۆت باست کرد لە حاڵەتەکانە خۆ شتێکی زانستی نییە پێست تووشی داڕوشانەکە پێست تووشی هەستیاریەکە ئەو تەبقە چەوریە بە تایبەتی ئەوانەی کە پێستیان حساسە وار نابێ بەکاری بێنن پێست چەورەکان تا ڕادەیەک تاویزیەکەنەوە بەڵامانەی پەدابەتی پێستیان حساسەیە زۆر پێستیان وشکە یار بە عیلەی پێستیان وشکەوانە نابێ لفکە بەکاری نهێنێ باشترە خۆی بە شێوەیەکی عیلمی بەکار نابێ بێنرێ لفکە بەڵام وەکەوەی کە ئێستا من ئەگەر بەکاریژات با نەرم بێ زبر بەشەبەکەی پەتاتە نەبێ کێ زۆر زبر ئەوە بۆ نەبێ پانابەوە باشە کاکتۆر واسێک لە کاریگەری بەرهەمەکان یان پرۆدەکتەکانی پێست بکەین لەسەر دەموچاو و لەسەر پێستمان ئێستا پرۆدەکتێکی زۆر هەیە زۆر هەنێکیان لایەنی پاراستنی پێستە هەندێکیان بابەتی کۆزمەتیکە بەڵام ئێمە زیاتر باس لە ئەواناکەین کە زیاتر بۆ ڕۆتین بەکاریە بۆ پاراستنی پێست بەکاریە کاریگەری چیە لەسەر پێست و تا چەندێک پێویستە ئێمە بەپێی ئەوەی کە بۆ پێستمان گونجاوە بەرهەمێک بکڕین بە تایبەتی شێدارکەرەوەکان کە بۆ وەرزی سەرما زۆرێک لە خەڵکی بەکاری ئەهێن خۆی کێشەکەی ئێمە چییە ئێمە کێشەکەی ئێمە ئێستا لە فەوزایەکی سۆشیال میدیا تێکەوتوین عادەتەن فەوزایەکی بازرگانیش لەولا فەوزایەکی بازرگانی تێکەوتوین بەخوا ڕکلامی کردو من خۆم کە دکتۆرام هێ لە نەخۆشیەکانی پێست یعنی تومە تۆ بڵێ منش پێویستم نەبێ یعنی واگە خۆ نەچوی بیکرد سیر کە بۆ نە چرچلۆچێکی کەسەکە یەک پمپیلەیە سیرەکەی چرچی بۆ نامێنێ ینی هەمووی نازانەوە فۆتۆشۆپە ئەو بەرنامەی چییە گرابێ دکتۆر بەدای خەن عیادەکانمەدانیشیم چینە ماڵەوە ینی وای لێ هاتووە قەینا ئێمە لەگەڵ ئای و شتێکە بەڵام ئەم ڕکلامە بێ سەرۆبەرە یانیان بەتایبەتی هەنێکی هەر سوێنی شەخوا بۆ ینی هەزار بینی و مەعاتەن ئەڵێ نازانم بۆ قورئانە ئەوەی کە سوودی لێ نەبینی ئەم سێگەڵایە بێتەوە پارەکەی نانی کۆمەڵێک شتی بازرگانی تیجاری زۆر زۆر بێمانە زۆر زۆر بێسەرۆبەرە هاتوۆتە ناو سۆشیال میدیامانەوە بەتایبەتی خەڵکێکی زۆریش بۆتە قوربانی خەڵکی ئێمە بەداخەوەم خەڵکێکی هۆشیارمانەیە بەڵام خەڵکێکی چاویلکەشین لە هەمان کاتا خەڵکێکی چاولێکەریشین مەڵحەمێک لەوانەیە کەسێک لەو سەری دنیا لەوانەیە سوودیشی لێ نەبینی بەر پەیوەندی بە بازرگانەکەەوە هەر بۆ ترێن ڕۆژانە بڵاوکرێن بەکارێنێ لەم سەرڵێ ئەها ئەمیش چاک بوو بامنیش بیکڕم قەیجێکە بای 10,000 خۆ زۆر کێشەی قەینا کێشە پارەکە نییە سوپاس بخوا کە تۆ پێێتە بەڵام کێشەوەیە خۆ کرێمێکمان نییە حەبێکمان نییە مەڵحەمێکمان نییە لە دنیا کە باشە ئاراجانی بیشی لەگەڵ نەنووسابێت لەگەڵ ڕست چێتی پزیشکەکەی جارا بە 300,000 چان نابێتەوە پێست تۆ دوایی چاک نابیتەوە وڵای ئێمە کەیسمان بواتەوە لە خەسخانەش و لە
لە عیادەکانیش بۆی ئەم مەوادە ئەوە لە کاکە هەر لە پار بوو من بەرنمەیەکمان لێرە کرد شامپۆی بەکارێ نابوو کەسەکە دەموچا و سەری هەمووی ئاوسا بوو کەسەکە شامپۆیەکی ئۆنلاینی بەکارێ نابوو ئەم تەلەڤیزیۆنی خۆمان لێرە ئێمە مقابلەمان کرد ینی مەبەستم ئەوە ینی کۆمەڵێک فۆزا ئەوە هەرشتێکە کە هەموو بینیوێتی نەگەوەی کە باسیکەین وەڵا ئێمە ڕۆژانە ئەوانە بینین ڕۆژانەوانە بین کە بۆی گۆشتی زیادە ئەڵە کرێمێکە سیرەکەی بە مل ئاوساوی هاتووە بۆلات سیرەکەوێت تۆ جارێ واز لە گۆشتە زیایەکە هێنی دانیشتۆ ئاوساوی ئەواز لەوە بێنە تۆ بەس وە خۆی بخیتە سەر پلێت خۆمان ئەڵین کەسی وامانەیە ڕۆژانێت سیرەکەی عادەتەن دەموچاوی یەک لای ڕێکی بۆ بە پەڵە لایەکی جیاوازە لەگەڵایەکی چی وڵای ئەوە تاقیم کرێتە ئەم مەڵحەمە تۆمزام ئەم پەڵی ئەم لاوە ئەوەش بەکارین کەچی نەکرد ئەم پەڵی ئەم لای هەر دەموچاوی ڕێک گۆڕی و کرێتی بەشێکی تر لەگەڵە یعنی ئێمە ڕۆژانە ئەوانە بینین بەڵام خەڵکی خۆمان عادەتەن نایە لە تۆ دانیشی لە سوۆشیال میدیا بڵاویکەیتەوە بڵێ کاکەمە ئەوە ینی کەممانەیە قوربانیانە کە بوێری ئەوانە بێ یا پێیان عیب نەبێ دانیشن چکە مەسەلەکەش تۆزێک جوانکاریە تا ئێستا لە وڵاتی ئێمە تۆزێک جوانکاری ینی تۆزێک ئایبێکی بچووکی کۆمەڵایەتی ئەڵێ ها جوانکاریەکە ئاڵێ قژی ڕەش کردەوە حەزی لێی نییە پێی بڵێ حەزی لێی نییە خانمێک بێ بڵێ بۆنە تۆ کرێمی سپیکەرەوە بەکارێنیە شتێک لەو دکتۆر لەم وەرزەیە گرنگترین شتێک کەوتونی تا کۆتاییش تقریبان ئەو جل کە لەبەرەکەین بەتایبەت ئەو جلانی ژێرەوە کە بەر پێستمانەکەوێت تا چەند گرنگە ینی ئیحتیمام بە کوالێتی بدەین بەو جلانە و بەتایبەت نایلۆنیان کەمتر بێ بۆی تووشی گرفتەکان نەبین ئەمە بۆ هەموو وەرزەکان بۆ ئێستش بەتایبەتی بۆ ئێستا چکە ئێمە جلێکی زۆرە بێ پۆشین لە زستانە و جلەکە زۆر زەختێکی زیاتریەکە کۆنتاکتی زیاترە بێ لەگەڵ پێستمان بەتایبەتی جلی ژێرەوە ئەبێ ئەمە مادەی نایلۆنی هەتا ئەکرێتیە نەبێ نەکەرکەم بێ هەر نەبێ باشتە زیاتر قوتن و بڵی لۆکە و ئەو بابەتانە بێ عادەتەن بۆ پێستمان حساز ناکە هەستیار ناکە پێستمان تووشی داڕوشان ناکە لە هەمان کاتە لەبەرەوە عادەتەن جلی ژێرەوە لە جلی سەرەوە زیاتر گرنگە بۆ ئەم وەرزە ئەبێ بیزە بەدوایە بۆ ئەم وەرزە بۆ هەموو وەرزەکان بە تایبەتی وەرزی زستان لەبەرەوەی کە پێستمان ینی ئێمە بەردەوام کۆنتاکتێکی زۆر باشمان هەیە لەگەڵ جلی ژێرەوە بێ زیاتر گرنگی پێبین دکتۆر وڵامی شێدارکەرەوەکەم وەرنەگر بەس بامە لەگەڵ پرسیارگا کۆکەمەوە خۆپارێزیەکان چین تا چەندێک گرنگە کە ئێمە پێشەوەی تووشی گرفتێکی پێز بین ئەوە خۆپارێزی بکەین و بەتایبەتیش کە باز لە شێدارکەرەوە کرێ وەکو ڕێکارێک بۆ خۆپارێزی زۆر جار وەکو چارەسەریش کە پێویستە خەڵک ئێستا بەکاری بێنێت هۆنیا بەکارهێنانی دیژە خۆل لەم وەرزەشا زارورە لە زستانیشا بەکاری زۆر جار تیشکەکە بێ بە دوو جار بۆنە بەتایبەتی لەمە بەدوا و بەنیازە ئیشەڵا بەفر ببارە ئیشەڵا هەندێ ناوچەش باری لە هەندێ ناوچەش باریوە تیشکە خۆرەکە بەر بەفرەکە ئەکەوێ عکسەوێتەوە بەسەر پێستمان جگە لەوەی کە ڕاستە خۆش لە تیشکە خۆرەکەەوە ڕاستە خۆ بەر پێستمانەکەوێ ئینجا لە وەرزی زستانیشە عادەتەن کەش و هەوا ئاو هەوا ڕوونترە یعنی تیشکی خۆر زۆر ڕێز ڕاستە خۆ بەر پێستمانەکەوێ بەکارهێنانی شێدارکەرەوە مڕەتەبات عادەتەن پێش چوونە دەرەوەمان لە ماڵشەوە گەرزار و بێوانێک کە پێستیان حساس و وشکە بێ بەکاری بێنن کەمکردنەوەی بیپسی و ئەو ماوادانەی کە خواردنەوە گازیەکان بیزەبەت لەبەرەوەی کافاینی تایە هەستی تینوێتیمان کەمەکاتەوە ینی گرۆ بۆ قاوەش ڕاستە بۆ قاوەشە ڕاستە عادەتەن بۆ نیسکافەش و ئەو بابەتەکانی کافاین بۆ هەمویان هەر ڕاستە هەستی تینوێتیمان کەمەکاتەوە ئەو کەمترە خوێن لە کاتێکا کە پێویستمانەوەکو باسیمان کرد ئەو زۆر زەرورە عادەتەن شیرنی لە کاتی ئێوارانە یا دوای ناخواردن نەیکەین بەخوو ینی چای زۆر شیرین نەخۆین بە کوردەکەی خۆمان یان باسی بیبیسەکەمان کردەوە نابێ بخورێ چکە ئەمان عادەتەن ئیلتیهابی پێست زیادەکەن کە پێست تۆ خۆی حساس بێ ئیلتیهابەکە زیاد دەکات و هەم بۆ کەمکردنەوەی ڕێژەی ئاویش لە پێستمان لە کاتی خەوتن ناخەوێکی باش یعنی تەندروستێکی باش واتە سیستەمێکی کۆنتترۆل و توانێت ئەو پارچانەی کە یا ئەو پەشە پێزەی کە زیانی پێکەوێت لە زستانە زووتر کۆنتترۆل بکرێت زووتر گرنگە جوڵە و وەرزش و کەمکردنەوەی سترێس یەکێکە لە خاڵ هەرە گرنگە زۆر بەڕێز دکتۆر شێرکۆویست پزیشکی پسپۆڕی نەخۆشەکانی پێست و جوانکاری سوپاس بۆ زانیاریەکان زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بۆ کەناڵ خێر بێ دووبارە